الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار وفتن الليل والنهار. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز، ئیمانداران، باوەڕداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. دیارە مسلمان بوون و ئیمان و باوەڕ هەر بانگەشە و هاواری دەم نییە، بە زبان ئێمە بڵێن ئیماندارین و باوەڕدارین. ئیمان و باوەڕ بریتیە لە کۆمەڵی ثەوابیت و کۆمەڵی واجبات و فەرزات، کۆمەڵە شیعار و سروت و حدود و سنوور و هەروەها سنەت و ئەخلاق و ڕەوشتی بەرز. مسلمانی ئیماندار باوەڕداری تەواو ئەبێ ئەو پارێزەری هەموویان بێت. ئەگەر کەسێک بێوێت ئیمانداری تەواو بێ، ئەبێ هەموو سنوورەکان بپارێزێت. کەسێک بێوێ باوەڕداری تەواو بێ، ئەبێ ئەخلاق بەرز بێ، ڕەوشت بەرز بێ. کەسێک بێوێ ئیمانداری تەواو بێ، ئەبێ ئاگای لە هەموو سەوابیت و واجیبەکان بێ، ئاگای لە سونەتەکانی پێغەمبەری نازدار و ساڵحین و خواناسان بێ، ڕێچکە و ڕێبازی ئەوان بگرێ و بەری نەدا. خۆشەویستان، ئیمان و باوەڕۆک و وتمان بانگەشەیەک و هات و هاواری دەم و زبان نییە، چونکە بەڕاستی زۆرێکمان هەر بە تەسکەرە مسلمانین، بەڵام مانا و واتای ئیسلام، ناوەڕۆکی ئیسلام لە خۆمانە، لە ئەخلاقمانە، لە خێزانمانە، لە ماڵ و منداڵمانە بەدی ناکرێت. یەکێک لە بەشەکانی ئیمان و باوەڕ ویژدانە، ئینساف. بۆیە وتراوە ئەلئینساف من خەیری الئەوصاف. باشترین سیفەتەکان و ڕەوشتەکانی ئینسان ویژدانە. بۆ ویژدان باشترین سیفەتی ئینسانە. ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە حەزەتی عەماری کوڕی یاسرەوەمان ڕیوایەتەکە فەرمێت، تەمانەویش لە پێغەمبەری خوا وەریگرتووە. حەزەتی عەمارە فەرمێت: ثەلاث من جەمەعەهن فقد جمع الإيمان: الإنصاف من نفسك، وبذل السلام للعالم، والإنفاق من الإقتار. سێ صفەت هەن، سێ ئاکار هەن بەڕاستی هەر کەسێک کۆیان بکاتەوە جەمعی هەموو ئیمانی کردووە، یعنی ئەو کەسە ئیمانداری تەواوە، فقد استكمل إيمانه، ئیمانی خۆی تەواو کردووە. یەکەمیان الإنصاف من نفسك، ویژدان لە نەفسی خۆتە، بەرامبەر بە خۆت، خێزانت، بەرامبەر بە کۆمەڵگات، خاک و وڵات و نیشتیمانت، بەرام ئینساف ویژدان لە کار و کردەوە و گوتار و معاملەتە. ئەمە بەڕاستی یەکێکە لەوانەی کەوا ئیمان تەکمیلەکە و ئیمان تەواوەکات. دووەم سەلامکردن، سەلام بڵاوکردنەوە لەوەی بیناسی و لەوەی نەیناسی، و هەروەها بەخشین لە کاتی هەژاری و نەداریە و لە کاتی پێویستیە. نەک کابرا بڵێ من دەوڵەمەندم ئەوسا بەخشم. گەورەترین خێر ئەوەیە کە تۆ نەدبێ ببەخشی. یعنی چۆن؟ یعنی خواردنێکە خۆت پێویستە، بەڵام سەیرەکە ئەیکەی بە دووک تۆ لەگەڵ دراوسێکەتە، لەگەڵ هاوڵەکەتە، لەگەڵ ڕەفیقەکەتە. یەکەمیان ویژدانی باس کردووە کە ئەمڕۆ کە ئەم هەموو هەڵە لە وڵاتی ئێمە ئاکرێت،
لە بچووکترین کەس و تا گەورەترین کەس لەسەرەوە بۆ خوارەوە قەیرانی ویژدانە. ویژدان چونکە ویژدان لە عەبدەکانە کاتێک هەر عەبدێک ویژدانی بوو لە ناو کۆمەڵگادا ویژدانی جێبەجێ کرد، پیاوێکی بە ویژدان بوو، ئافرەتێکی بە ویژدان بوو، لە ناخی خۆیان ویژدانی هەبوو، بەڕاستی ئەم کەسە هەموو کاتێک فەرمانەکانی خوا جێبەجێ ئەکات. ئەم کەسە خوا بە ڕەقیبی خۆی ئەزانێ، ئەم کەسە ناوێرە خیانەت بکە، ئەم کەسە ناوێرە درۆ بکە، ئەم کەسە ناوێرە غەش و فێڵ بکە، ئەم کەسە بێڕەحم و بێسۆز و بێدڵ نییە، ئەم کەسە بێبەزەیی نییە، ئەم کەسە بەڕاستی ئەهلی خێر و چاکەیە ئەگەر ویژدانی نەفسی خۆیان پیادە کرد و جێبەجێ کرد. بەڕاستی نەبوونی ویژدان لە کۆمەڵگای ئیسلامیە بەعام بەگشتی لە کوردستانی خۆمانە بە تایبەتی هۆکاری هەموو قەیرانەکانە، یعنی یەکێکە لەو هۆکارانەی کەوا ئەو هەموو قەیرانانی دروست کردووە. زاڵمی وە دروست کردین، ستەمکاری وە دروست کردوین. ستەمکار کە ستەمەکا ویژدانی نییە، دەسەڵاتدار کە ماڵی میلەتە خوا ویژدانی نییە، میلەت کە خیانەت لە یەکێکا ویژدانی نییە. چونکە مرۆڤی بە ویژدان، مرۆڤێک کە ئینساف و ویژدانی هەبوو، بەڕاستی ئەوەی کە بۆ خۆی پێی خۆشە و حەزیلەیەتی بۆ خۆی، بۆ چواردەور و بۆ براکە و بۆ خوشەکەی پێی خۆشە، یعنی حەسادەتی نییە، بەخالەتی نییە، ڕقی لە دڵا نییە. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحبه لنفسه. ئیمانتان تەواو نابێ، ئیماندار نین حتا ئەوەی کە بۆ نەفسی خۆت پێت خۆشە بۆ برا و خوشەکەی و پێت خۆش بێ، ئەوسا ئیمانداری. با سەیرێکی خۆمان بکەین بزانین واین، بزانین ئاوان ئێمە ویژدانمان ئەومانە پێڵێت مرۆڤێکی بە ویژدانی بزانین. خۆشەویستان، مرۆڤی بە ویژدان قسە و وتەی جوان وەرئەگرێت مەهماکان قائیلەکە و وتە بێژەکە هەر کەسێک ببێت، با کافریش بێت. قسەی جوان جوانە، كاري جوان جوانا. وبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه. مش دبل بو عبدانه وبو بنداني من مزجينيان بيا بدا أي بيغمبر صلى الله عليه وسلم مش دي سربردي وسعادته وبختوريان بيا بدا أواني كوا جيبوها مقصي جوانا قرنو شوين باشكي أكون. يعني مروفي بوجدان براسي قصي باش وشاك ورقري لمكس وقصي باشي شكات كاتك باسی کەسێکا بە ویژدان و باسیەکات، زوڵمی لێ ناکا، ستەمی لێ ناکا، درۆی بۆ ناکا، پێوە نالکێنێ، بۆی تێ ناچێنێ، خیانەتی لێ ناکا. وەک ئەمڕۆ کە کابرا ڕقی لە کەسێکە بێت ئەوەندە زەمی ئەکا، ئەوەندە قسەی پێڵێ، ئەوەندە ناشرینەکە، خۆلا لەو سیفەتانی تیا مەوجود نییە، بەڵام ئەم بێ ویژدانی ئەکا بەرامبەری وای لێ ئەکا سووک و ڕسوایەکات بۆ ئەوەی کەوا لە کۆمەڵگا سووک و ڕسوا بێت. ئەمە خەتەرە. ئێمە قەیرانی ویژدانمان هەیە لە کۆمەڵگا، کەواتە تۆ ئەگەر ئیمانداری ئەبێ یەکێک لە پایەی ئیمانی تۆ، یەکێک لە بەشی ئیمانی تۆ ویژدان و ئینسافە. ویژدانە بێ لە قسەکردنە، لە باسکردنی خەڵکیە، کە باسکردنی خەڵکی یەکێکە لە هیلاکبەرەکان باسیەکەین بە ئیزنی خوا ئینشاء الله. ئینسان ئەبێ لە باسکردنە، لە باسی خەڵکیە، لە قسەکردنە ویژدان بەکاربێنێ، ئینساف بەکاربێنێ، درۆ و بوهتان و خیانەت بۆ کەس نەکات. مرۆڤی بە ویژدان متەواضعە، خۆ بەکەمزانە، کەسێکی متەکەبیر و شەیتان سیفەت نییە، خۆی بە گەورە نازانێ، مەهماکان نارپۆست و پلەیەکا بێت. مرۆڤی بە ویژدان ئەزانێت بەڕاستی هەموو بەشەرەکان یەکسانن ئیلا لە تەقوا و عیبادەتان نەبێ، ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. مرۆڤی بە ویژدان ئەزانێ بەس تەقوایە میزانی تەفاضڵ و میزانی گەورەی، هیچی تر نییە، پۆست و پلە نییە، دەوڵەمەنی و پارە و جوانی و هەیکەل و سوڕەت و سیما نییە. خۆشەویستان، مرۆڤی بە ویژدان بەڕاستی چارەسەری هەڵە بە هەڵە ناکات. کاتێک کە هەڵەیەکی بەرامبەر ئەکرێت، عاقڵە ژیرە مرۆڤی بە ویژدان بیرەکاتەوە ئەگەر ئەو کەسەی کەوا هەڵەی بەرامبەر ئەم کردووە زوڵمێکی لێ کردووە، ستەمێکی لێ کردووە، مەسەلە تاوانێکی کردووە و جینایەتێکی کردووە، خۆی ئەخاتە شوێنی ئەو، ئەویش ئەخاتە شوێنی خۆی کە مەزلومە بەحساب. سەیرەکە
بەڕاستی کاتێکەوە تووشی ئەم زوڵم و ستەمە بوو بێت، تووشی ئەم هەڵا ئەبێت، بەرامبەرەکە بێت چۆن تەعاملی لەگەڵا بکە؟ ئەبێت تۆ ئاوە تەعامل لەگەڵ بەرامبەرەکەتا بکەی کاتێک هەڵە بەرامبەر دەکرێت، چونکە خوا ئەفەرمێت وكذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا. بەرامبەر بەو کافرانە کە مسلمان بوون خوا فەرمێت ئێوەش بەڕاستی پێشتر کافر بوون، ئەهلی زوڵم بوون، تاوانتان نەکرد، یاخی بوون، سنووری خواتانە بەزان، بێویژدان بوون. بەڕاستی ئەمڕۆ ئەمانەی کەوا ئێستا لە بەردەستی ئێوە زەلیلن ئەتوانن تۆڵەیان لێ بکەنەوە خۆتان بخەنە شوێنی ئەوان. ئێوە شوا بوون، خوا هیدایەتی دان، فمن الله عليكم، خوا هیدایەتی دان بە ئیسلام و بە ئیمان و پێغەمبەر صلی الله عليه وسلم. کەواتە چارەسەری هەڵە بە هەڵە مەکە. مرۆڤی بە ویژدان عاقڵە و ژیرە، چارەسەری هەڵە بە هەڵە ناکە. مرۆڤی بە ویژدان خیانەت ناکە، غەش ناکە، دەستبر نییە، قۆڵبڕ نییە، خیانەتکار و ئیحتیکارباز و گرانی دروست ناکات. ئەمڕۆ چونکە قەیرانی ویژدان لە کۆمەڵگای من و تۆ هەیە کوردستان، باسی کوردستان نەکەم، حەقی وڵاتی ترم نییە، هەرچی وڵاتی ئیسلامی پڕ لە قەیران، پڕ لە بێویژدانی، بەڵام ئێمە باسی خۆمان نەکەین جارێ، ئێمە با خۆمان چاکەین ئەو چاوەڕێن بە خەڵکی تر. عەلەیکم بئەنفوسیکم. خۆشەویستان، ئەم چەند ڕۆژە هەموو لایەکمان نەزانین بازار یاریەکی دۆلاری کرد کە یاریەکەش هەر بەردەوامە. ئەم یاریکردنی بازارە بە پارە و بە دۆلار و بە تمەن و بەما خەڵکێکی زۆر ئیسفادەی کرد، فەقیر و هەژارێکی زۆر زەرەری کرد، کۆمەڵە دز و جەردە مافیای وڵات کە ئەمەش وەکو هەلێک بەکارێنن بۆ دروستکردنی قەیرانی زیاتر، برسیکردنی خەڵکی زیاتر، گرانی دروستکردن لە بازاڕە. بەڵام ئەی من و تۆ بۆ بێویژدانین بەرامبەر یەکتری، من و تۆی هەژار بۆچی زاڵم بین بەرامبەر بە یەکتری، بۆ ویژدانمان نییە بەرامبەر بە یەکتری. خوای تەبارەک وتەعالا فەرمێت ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون. باسی بێویژدانەکان ئەکات، باسی ترازو بازی ئەکات، باسی بەقاڵ و کڕین و فرۆشتن و دوکان و بازاڕەکە، وەیل و هاوار و نەگبەتی و بەدبەختی و چارەڕەشی و ڕووڕەشی و ڕووزەردی بۆ ئەوانەی کەوا بەڕاستی کاتێکەوە ئەکێشن بۆ خەڵک. الذين إذا اكتالوا على الناس يستوفون. شت لە خەڵک ئەکڕن بۆ خۆیانی چاکە کێشن، هەر خۆی ئەی بڕێ، هەر خۆی ئەی دوورێ، هەر خۆی ئەی پێوێ بۆ خۆی. خۆشەویستان، ئەمڕۆ بازاڕەکان ئێمە ئاوایە، خۆ مەسوول و بەرپرسەکان نییە، بەڵام من و تۆین لە بازاڕە کار و کاسبیەکەین، معاملەکەین، دوکاندارین، بۆ خۆمان قورسەی کێشین، چاکیە کێشین، بەڵام کاتێکیشکەوە ئەفرۆشین بەڕاستی زەرەر ئەدەین بۆ ئەو سووکەی کێشین. خۆشەویستان، تەمەنەمە باسی ترازو باسیەکە، باسی بەقاڵ و تەماتە فرۆش و وشکە فرۆشەکات، باسی بایعەکات. خۆشەویستان، بەڵام ئالەمە وەریگرە قوماش فرۆشێک، بەقاڵێک، دوکاندارێک بەڕاستی بێویژدانی هەر ئەوە نییە کە تۆ بێی ئەمە سوو کێشی. ئەمڕۆ دۆلار گران بووە، تۆی شتەکە کاتی خۆی کڕیەوە دۆلار بە 180 و 120 و 121 بووە، ئەمڕۆ بە گرانێکی لە بازاڕە. خۆ پارەکەت داوە، خۆ پارەکەت داوە، ئیتر بۆ گرانی دروستەکەی لە بازاڕە. کابرای تەکسی تۆ قچیە دۆلار گران بووە، وەڵێ دۆلار گران بووە، کاکەس بە 3000 نیە بە 4000. تەماتە فرۆش عەلاقە بە دۆلارە چییە تۆ گرانی ئەەکەی؟ بەقاڵەکانی تر، دوکاندارەکانی تر هەموو لایەکمان نەزانیم چەند ڕۆژە هەموو ئەوەی کە 1000 دینار ڕۆبێ چۆتە سەری، ئەوەی 1000 بێ 2000 بێ کردیانە بە 2.5. یعنی ئەمە کارەساتە لە وڵاتی من و توە. کەما تەکون یوەلا عەلەیکم. خوای گەورە تاکیە و نەبینە بەفری تێ ناکا. ئێمە ئەم میلەتە بێویژدانین، بۆیە خوا کۆمەڵی حاکم و ستەمکار و بێویژدانی کردو بە بەرپرسی ئەمە و نان و ئاومانە برن، قوتمانە برن، وڵاتشمان داگیرەکەن، دەستیان خۆش بێ. چۆن من و تۆ قابیلین کە زوو جەردە حاکممان بێ، زاڵم و ستەمکار حاکممان بێ، چونکە من و تۆ دزین بەرامبەر بە یەکتری، من و تۆ بێویژدانین بەرامبەر بە یەکتری.
من و تۆ حرام خۆرین بەرامبەر بە یەکتری خۆشەویستان کەواتە وەکو چۆن کابرای بەقاڵ وەیل و هاواری بۆ هەیە کاتێکەوە بۆ خەڵک چاک بۆ خۆی ئەکێشە چاک بۆ خەڵکی چووکە کێشێت خیانەتیان لێکا گرانی دروستەکە احتیکارەکە ئەمە بەڕاستی خوای گەورە بە خیانەت کار ناوێت بدەوە وەیل و هاواری و ئامادە کردووە بە هەمان شێوە فەرمانبەرێک لەو فەرمانبەرانە لەو مۆزەفانەی حکومەت کە لە دائیرەکەی خۆیان دەوامەکە کە نۆ ڕابۆ دامەڵە 12 دەوامەوە ئاگای لە پارەکەی بەخوا حەڵال نییە کە ئیش بۆ خەڵکی ناکا بە بەرتین نەبێ بەخوا پارەکەی حەڵال نابێ حەقی خۆی نادا بە دام و دەستگاکە بە ئیشەکەی میلەت خەمسار دە بەرامبەریان قەسەم بەخوا پارەکەی حرامە قەسەم بە عیزەت و جەلالی خوا پارەکەی حرامە وەک ئەو وایە لە باخەڵی خەڵکی دزی بێتی هێ نابێتی چونکە تۆ حەقی خۆت بە فەرمانەکەی خۆت نەداوە بە کارەکەی خۆت نەداوە هەر باسی بەقاڵ فرۆش و بازار نەکەین کەوان بێویژدانن من و تۆی فەرمانبەری زۆرێکمان بێویژدانین ئەڕۆی دائیرەکە کاکە پیاوی چاک بە کاکە لە هەولێر هاتووم کاکە لە گەرمیان هاتووم ئەوی شەم بکە بەخوا کات تەواو بۆ 12 تەواو 12 کات تەواو بوو نایکەم لەولاشو ئەگەر ناسراوێکێ بێ بۆ یەکات ئەمە خیانەتە ئەمە غەشە ئەمە احتیکارە خۆشەویستان و هەروەها دەسەڵاتدار کە ویژدانی نێ بەرامبەر بەو میلەتە بەڕاستی ئەم قەیرانی بێ ویژدانی واکە زوڵم بکە ئەینا ئەگەر ویژدانی بێ خۆی و ماڵ و مناڵی بخاتە ئاستی فەقیر و هەژارێک ئێوارەیەک نان نەبێ بخۆن جلوبەرگێکی دراوە لە بەرکەن سۆبایەک دانەگرسن ئێوارە تۆزە سەرمایان ببێ بەڕاستی حاڵی فەقیران نەزانن ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە عامون بەجاعە و برسێتیە بەڕاستی خۆی برسی ئەکرد خواردنێکی باشی نایە خوارد ئەیان فەرموو قوربان بۆ خواردنی باش ناخۆی ئەی فەرموو چۆن خواردنی باش بخۆم لە کاتێکە من ئەگەر خواردنی باش بخۆم چۆن بزانم حاڵی فەقیران چۆنە حەزرەتی عومەری کوڕی عەبدولعەزیز خێزانەکەی ناردی بۆ هەنگوین بۆ وڵاتان کاتێکە هەنگوینەکەی بۆ هات حەزرەتی عومەر فەرمووی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەم هەنگوینە و چۆن هێنا بەچی کڕێ و چۆن بۆیان هێنای فەرمووی وەڵا فڵانە کەس نارد فەرمووی فڵانە کەس ئەسپ بوو ئەسپی بەیتولمالی بردووە تۆ خیانەتی لەو میلەتە کردووە قەسەم بەخوا هەنگوینە ناخۆی قەسەم بەخوا ئەو هەنگوینە ناخۆی چونکە بە ئەسپی چی چووە بە ئەسپی بەیتولمال چووە ئێستا سیارەی دایرەکان کابرا ڕوا باری پێکا و داری پێێنێ و کاسپی پێکا و ئیش پێکە خۆمە نەکرد دەسەڵاتدار تۆی میلەتیش کە مۆزەفی عوقبەتەکەی سیارەی دایرەکە بەدەستەوە کەیف و سەفای پێکەی ئێمە حرامە جایزی ماڵی میلەتە خۆشەویستان و هەروەها پێغەمبەری خوا فەرمێت ڕەحیمە الله ئیمڕەئەن ئیذا عەمیلە عەمەلەن ئەن یوتقەنە فیه ڕەحمەتی خوا لەو عەبدەی لەو بەندەی خوا کاتێکەوە ئەرک و فەرمانێکی هەیە لە ئاستیا خۆی بۆی بەرپرسیار دەزانێت بە وردی و بەڕێک و پێکێکا بە ویژدان و ئەیکا ویژدان بەکارێنێتیایە خۆشەویستان کەواتە ئەمڕۆ وڵاتی من و تۆ کە ئەم وەزعانەیە بەسەرمانە قەیرانی بێویژدانیە کە زوڵمان پێکە خیانەتمان پێکە غەشمان پێکە بەڕاستی قەیرانی بێویژدانیە بێسۆز و بێڕەحمین بەرامبەر بە یەکتری قەیرانی بێویژدانیە کە ئەم هەموو زاڵمە حکمانەکا و ئەبێ هەر لە ژێر چەپۆکی زاڵم و پۆستاڵی پڕ لە تاوانە نەبناڵێنین لەبەر خاتری باجی هەڵەی خۆمانە ئەبێ خۆت چاکەی خۆشەویستان کەواتە ئەمڕۆ من و تۆ بۆ ئێوامان بەسەر تێت هەموو یەکێک لە من و تۆ بە فرسەتی ئەزانین چۆن خۆمان دەوڵەمەند بکەین چۆن پارە بخێنە گیرفانمان ئیتر لە سەرچاوەکەی ناپرسین حرامە یا حەڵاڵە خوا بەڕەقیب نازانین ناترسین لەو ڕۆژەی کەوا لە قەبر و بەرزەخ و قیامەتە خوا پرسیارمان لێکە من ئەینە لەکە هذا لە دنیانێک کەس و پرسیارە لێ بکە لە ناو گۆڕە پرسیارە لێەکەن ئەمتە لەکوێ بوو چۆن پەیاو کرد چۆن دەست و کەوت لە چیا سەرف و کرد خۆشەویستان ئەمە قەیرانی بێویژدانیە من و تۆ لە حرام و حەڵاڵ ناپرسینەوە قەیرانی بێویژدانیە من و تۆ لە ماڵ و مناڵمان ناپرسینەوە قەیرانی بێویژدانیە من و تۆ ڕیبا ئەخۆین و سوء ئەخۆین خۆمان دەوڵ هەر فکرمان لاوێ خۆمان دەوڵەمەند بکەین چاوتان لێ ڕیبا خۆرەکان چۆن ڕسوا بوون
أو نموني كما أين آيندي الربا فأذنوا بحرب من الله ورسوله أو الربا خوا فرمي إعلان حرب لقل منافقا كي حرب لقل خوا فيها كده كي الشر لقل خوا فيها كده كابرا بزور كابرا أقول الله كاك الدورة خمية بياوي شاك ولي كاك الله أفوتي لا يمن الله أن هرتو وري قد كاك باري بالاي تو بقينا كاس فيوبك بو الربا دورة قدوا ينصى ورقيباته دفتر كيف دواي صوب بنشا ورقيباته ساري بيداوا أها شون سوق الرسوابون كيونيتكي ما منو حرام ميكن كاكا عالمك الرسوا كردوها أما الرباية سويتيايا چونکە سو خواردن درهەمێ سو خواردن پێغەمبەری خوا فەرمێ وەکوا سیزی نات لەگەڵ دایکتا کردوێ کاکە مەکە نەما مەساوایش نییە کورە هەر ئەوەنە ئیشەڵا باشە بێ و هەر خۆمان دەوڵەمان کەین تۆ قابیلی ئەم هەموو ستەمەی ئەم هەموو زوڵمەی کە لێت بگرێ لەبەر خاتەوەی تۆ خۆت بێویژدانی خۆت زاڵم و ستەمکاری لە خۆت و لە ماڵ و منداڵە سوێنی درۆی بازارمان خیانەتی بازارمان ڕیباخۆری بازارمان ئەمانە هەمووی هۆکارە کاتی خۆی دینی ئیسلام گەشت بە شەرق و غەربی مەکە و مەدینە گەشت بەسەر ئەرز بە ئەخلاقی بەرز گەشت بە ویژدان گەی بە ویژدانی تیجار و مسلمانەکان گەی بەڵام ئەمڕۆ تیجارەکانمان بازرگانەکانمان وئین التجار لەفی فجار بەڕاستی توجارەکانمان هەمووی فجارن هەمووی ئەکسەرێتیان ڕیباخۆرن سوخۆرن پارە بەسوویێنن پارە بەسوو ئەدەن بۆیە بەڕاستی وڵات ئاوای بەسەرهاتووە بۆیە ئەمڕۆ زەلیلی بەردەستی نەک زاڵمەکانی موسڵمانیشین بەڵکو زەلیلی وڵاتە کافرەکانیشین قازانج و منفعەتی وڵاتیشمان ئەبەن و ئەیخۆن و یەک حسابیشی بۆ ناکەن زەلیلی بەردەستیانی خۆشەویستان جابێ ئێمە بە خۆمان کاتی خۆی تیجارەکان ئێمە بە ویژدان و ئەخلاقیان دینیان گەیاندا هەرچی وڵاتانی عالەمەکە ئەمڕۆ ئیسلامی تەیە بە ئەخلاقی بەرزیان بە ویژدانیان یونسی کوڕی عەبدە یەکێک بوو لەو تاجیرانەی یەکێک لەو بازرگانانەی کە بازرگانی ئەکرد بە زێڕ و بە خوشڵەمانەوە دوکانێکی بوو دای نابوو ڕۆژە چوو بۆ نوێژ برازایەکی داناوتی ڕۆڵەگیان دانیشە ئەوە ملوانکەیە بای 200 درهەمە ئەوەیان بای 400 درهەمە ئەوە بای 300 درهەمە هەموو سعرەکانی پێوت نەخەڵە تاوی خەڵەتێنی و زیاد و کەمیکەی سە کابرا شاگرە دانێسە دوکانەکەی ئەڵێ ئەم شتە بای 250 دا بە 500 250 بۆ خاوەن دوکانەکە و 250 خاتە گیرفانی خۆی ئەم خیانەتانە هەمووی هەیە پێڵێ برازاکەم نەخەڵە تاوی خیانەتکەی تا ڕۆمە مزگەوت نوێژەکەمێمەوە کۆمەڵە دەشتەکی یەنە بازارشتکردن لەو کاتە دەشتەکی ملوانکەیەکە کرێت ئەوەی کە بە 200 درهەمە پێدا بە 400 درهەم ئەی باو ئەڕوا چونکە کابرای دەشتەکی هەڵە ئەمە بە 400 درهەم لای خۆمان 500 درهەمەکە باشە منەوە 100 درهەم خێرەکە لێ ئەکرێ ئەی با یونسی کوڕی عەبدەکەیێتەوە پیاوێکی ساڵ ئەو خوا ناچە بێ و کە ئەبینێت ملوانکەکە یەکێک لە ملوانکانی خۆی ناسێت کابرای تاجیر ئەزانێ ئەم ملوانکەیەک لە ملوانکانی دوکانەکەی لە ملیایەتی لێ پرسی ئەمە بە چەند کڕێ و ئەڵێ بە 400 درهەم ئەڵێ وەر 200 درهەمەژی ئەڵێ نەنا لای خۆم 500 درهەمەکە ئەڵێ با بە 200 درهەمە لەکوێ کڕی لە فڵانە دوکان ئەڵێ وە دوکانی منە و با بچینەوە 200 درهەمە بەمە چۆن دوکان بەڵێ دوکانی منەوە برازامەنەکە چۆن بۆ نەپێیاوەتی وەڵا بۆ نەپێیام بەهەرحاڵ برازاکەی بانکە بۆ بە چەند پێدا بە 400 درهەم 200 درهەم بۆ کابرا پاڵ پێوە نێو ئەڕێ بڕۆ تۆ بەدەم کاری خۆتەوە یێتە سەر محاسبەی برازاکەی ئەمە محاسبە نەماوە کابرا مناڵەکەی دزیەکە لێ ناپرسێتەوە مناڵەکەی خیانەتکاری ناپرسێتەوە کچەکەی سافرێ لێ ناپرسێتەوە کچەکەی نیوەشەوێتەوە لێ ناپرسێتەوە کوڕەکەی خەریکی عارە خواردنەوەی لێ ناپرسێتەوە کوڕەکەی پارەی بۆ هێنەدەوە لێ ناپرسێتەوە حرامە خوا لێ ناپرسێتەوە ئەمە قەیرانی بێویژدانیە کە تۆ ویژدانت نەماوە ئەینا ویژدانت بێ محاسبەی منداڵەکەتەکەی محاسبەی کوڕەکەت خێزانەکەتەکەی خۆشەویستان لێ پرسێتەوە ئەڵێ برازاکەم ئەم بێویژدانیە بۆ کرد ئەم زوڵمە بۆ کرد ئەم ملوانکە بای 400 دیرهەمە بۆ پێتدا بە 400 دیرهەم بۆ بە بای 200 درهەمە بۆ پێتدا بە 400 درهەم ئەڵێ وەڵا خۆی قبوڵی بوو با خۆیشی قبوڵی بێت تۆ خۆت دانێ لە جێ ئەو قبوڵتە کابرا خیانەتی لێ بکات 200 درهەم کەواتە تۆیش کە بەقاڵی دوکانداری لە بازاری دۆلارەکەی دەوڵەمەنی قەرزی داوە بە خەڵکی دۆلار پێداوە ئەمڕۆ دۆلار بەرز بووەتەوە ئەو کاتە تۆ پێداوە بای 120 بووە ئەمڕۆ گەیتە 145 و گرانتر بۆ یا گرانتر ئەبێ دەویژدان بەکاربێنە خۆت بخەرە جێگەی ئەو
خۆت بخەرە مەکانی ئەو. بۆیە ئەبێ ئێمە ئاوابین، ویژدان بەکاربێنین، نەک زوڵم لە یەکتر بکەین و بەس بە دوای فرسەدا بگرن و خۆمان دەوڵەمانکەین. کەواتە ئەمڕۆ فرسەتە، ڕۆژی هاوکاریە، ڕۆژی یارمەتیە. تیجار و بازرگانەکان، بازاڕەکانمان وریابن ئەمە تاقیکردنەوەی ئەمە ئەڕوا، ئەمەر عەلەیش تێپەڕێ، ئەمەر عەلەیش تەواوە بێ، بەس ناوی چاک و کاری چاک و کاری باشە مێنێتەوە. خۆتان بۆ 2 دینار و 2 فرس سوک و ڕسوای لای خوا و لای خەڵکیش مەکەن، ناوتان لە زبڵدانی مێژووە تۆمار مەکەن، گرانی دروست مەکەن. چۆنت فرۆشتووە پێش دۆرال گران هەروە بیفرۆشە. ئەمە لای خوا سەربەرزە بێ، ڕزق لای خوایە. ئەو ڕزقە بەرەکەتی تیا بێ، نەک ئەو ڕزقە حرام و ڕیبای تیا بێ، چونکە ئایندەی وەکو ئەو بازرگانانەی کەوا ئەمڕۆ ڕسوا بوون بە ڕیبا خواردن و سوو خواردن و ئەوانەی کەوا خەڵکی بەزیانە لەوچە پیانگا خێران پێ بگا سەرگەی دەفتەری داوە کابرا ئەڵە کاسپی بۆکەوەم لەوچە ماوناڵگەی برسی بێ 2 دەفتەری داوە کابراتە کاسپی بکە کاکە پیاوی چاکە بەس لێم وەرگرە بەڵام خۆی جلوەرگەی شڕەڵەی لە بەرایە. ئەها ئاوا ڕیبا ڕسوا دەکا ئەمە لە دنیا، لە قیامەتیشا لای خوا ئیعلانی حرب کردووە وەک لە دنیا ڕسوای کرد، لە قیامەتشا سوک و ڕسوای 1 درهم ڕیبا 30 زینە لەگەڵ دایکی خۆتا. پێغەمبەر فەرمێت خۆتان پارێزن لە حرام. خۆشەویستان، حرام دوای کۆتایە، حرام تەواوە بێ، بەڵام ماڵی حەڵاڵ بەرەکەتی تایە، ماڵی حەڵاڵ باکەم بێ بەرەکەتی تایە. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا عاقبەتمان بەخێر بێڕی، خوا لە سوو خواردن و ڕیبا خواردن و بێویژدانی پارێزراومان بکەی، خوا ئیسڵاحی حاڵمان بکەی، ئیسڵاحی مجتەمەعمان بکەی، ئیسڵاحی کۆمەڵگامان بکەی. یا ڕەبی خوا بەزەی بە کەساتی داماویمان نابێتەوە، ڕەحم بە خۆمان و باوکو دایکمان بکە، لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە، پلە و پای خۆمان و باوکو دایکمان لای خۆت بەرزکەرەوە. یا ڕەبی خوای گیان لێتە پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتری خاتردارانت لە پێغەمبەران و ساڵحان و پیاو چاکانت. یا ڕەبی خوای گیان وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کە، وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کە، وڵاتمان پڕ لە ویژدان کە، وڵاتمان پڕ لە ئەخلاقی جوان و ئەخلاقی بەرز کە. یا ڕەبی خوای گیان کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسڵاح کە، ویژدان و ئەخلاق و ئینسافیان بەری ئەگەر قابلن خوای گیان عالیەها سافلها خوان و جەشن بەناخی ئەرزابەرە لە کۆڵی میلەتیان کەیتەوە پەروەردگارە. یا ڕەبی خوای گیان نەدەپارێنەوە بە ئیمان و مانژێنە، بە ئیمان و مانبرێنە، بە ئیمان و زیندومان کەرەوە، بە زەوی بە کەساتی و داماوی و تەسکی و تاریکی و باریکی و غەریبی و داماوی و زەلیلی ناو گۆڕمان نابێتەوە، زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە. یا ڕەبی خوای گیان وەڵامی فریشتەکانی ناو گۆڕ بە سەربەرزی بینەوە، بە ڕەوانی بینەوە، بە فەسیحی بینەوە، پێغەمبەر گیان بناسینەوە، دوعامان بۆ بکە، شەفاعەتمان بۆ بکە، تکامان بۆ بکە. پەروەردگارە لە قیامەتشا لەسەر پردی سیرات وەک بەرق بپەڕینەوە پەروەردگارە. یا ڕەبی خوا لەبەر سێبری عەرشی خۆتا عەشرمان بکەی، لەسەر چیمەنەکانی باش، لەسەر عەوزی کەوسەر لەگەڵ پێغەمبەران و هاوڵان و ساڵحان و پیاو چاکان و صدیقینە عەشرمان بکەی، بەدەستی و پێغەمبەر نازان ئاوی کەوسەرمان بیتێ. یا ڕەبی خوای گیان هیدایەتی گەنجەکانمان بی، عاقبەتی پیرەکانمان بەخێر بێڕی، شیفای نەخۆشەکانمان بی، ئەوانەی منداڵی نەخوایان منداڵی ساڵحان بەرێ، ئەوانەی هەیانە و ساڵح نییە خوای بۆیان ساڵەکەی، ئەوانەی هەیانە و مەفقودن لە یەک دوون خوای بێکیان شاد کەیتەوە، ماڵ هەموو لایەکمان ساڵەکەی، لیباسی ئیمان و حیا و حورمەت و ئینساف و ویژدان بکەیتە تاج عیزەت، بکەیتە سەرسەرمان، بکەیتە بەرگمان، بکەیتە ئەخلاقمان. یا ڕەبی خوای گیان لە بێشەرمی و بێحیایی و بێحورمەتی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان پارێزاو کە، لە فیتنەی مەسیح و دەجال و سیاسەت و درۆ و دەلەسە خۆمان و ماڵ و منداڵمان پارێزاو کە. یا ڕەبی خوای کوردستانمان پڕ لە ئەمن و ئەمان کە، کوردستانمان پڕ لە خێر و خۆشی کە، هەموو جیهانی ئیسلامی و عالەمی ئیسلامی پڕ لە خێر و خۆشی و ویژدان و عەدل و عەدالەت کە، ظلم و ستەم و خیانەت یا مێڵە. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.